وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەرێمی کوردستان ڕەزامەندی لەسەر دابەشکردنی فۆڕمی وەرگرتنی قوتابیانی خوێندنی کوردی بۆ قۆناغی دووەم لە زانکۆ و پەیمانگەکانی کوردستان دەربڕی. ماوەی 2 ڕۆژە نووسینگەی کەرکووکی وەزارەتی خوێندنی باڵا سەرقاڵی دابەشکردنی فۆڕمە تا قوتابیان بتوانن ناوەکانیان پێشکەشی زانکۆ و پەیمانگەکانی هەرێمی کوردستان بکەن. دابشکردنی ئەم فۆرمە تەنها 2 ڕۆژە دوێنەوە ئەمڕۆ بەردەوامە بێت. فۆرمەکە تەنها بۆ خولی دووی دەرچووی خوێندنی کوردی ئەم ساڵە لە شاری کەرکووک و دووسخورمات و ئێمە ڕقعی جغرافیمان ئیشەکەمان بەس تەنها دووسخورمات و کەرکووکە. شوێنی تریش هەیە مەسەڵەن لە کەرکووک بەولاوە ناوچە دابڕاوەکان هەیە ئەوە شوێنی تر تایبەت هەیە ئەو ئیشە ئەکەن. فۆرمەکە بۆ دەرچوانی خولی دووە کەوا بە حکمی ئەوەی کەوا عێراق امتحاناتیان و نەتایجی ئەو امتحاناتێکەوە کردیان زۆر دواکەوت ناگونجا لەگەڵ دەستپێکی دراسەتی زانکۆیی لە هەرێمی کوردستان ناچار بووین کەوا ئەم خولی دووە ئەم خوێندکارانە بەجیا فۆرمیان بۆ بهێنین بۆ پێوی بۆ ئەوەی بەشدار بن لەو مەزڵومیەتی کەوا لێرە لێیان کراوە. وەرگرتنی قوتابیانی قۆناغی دووەمی خوێندنی کوردی لە هەرێمی کوردستان تەنیا بۆ ئامادەکردنیانە بۆ ساڵی داهاتوو. بەو پێی ئەم ساڵ ناتوانن لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان بخوێنن. ئەوەی ئەمساڵ ینی تۆزێ ناڕێکی خستە ئیش و کارەکانمانەوە بۆ وەرگردن لە زانکۆکانی هەرێم ئەوە بوو کە مۆعیدی تاقیکردنەوەکانی ئێمە هاوتەریب نەڕۆشتە ڕێوە لەگەڵ امتحاناتی هەرێمی کوردستان. یعنی ئەوان امتحاناتی دەوری یەکەمیان داوە ئەنجامەکانیان دەرچووە وا فۆرمی و کۆدی ئەلکترۆن کۆد دەنە تەڵەبا بۆی کە وەربگیرە لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. ئێمە هێشتا امتحانات دەوری یەکەمان نەداوە. دەی ئەوان دەوری دووەمیان تەواو کردووە لای ئێمە هێشتا هەر دەوری دووەم نەکراوە دەوری سێمش هەیە. بۆ یەکە نەتایجەکان درەنگ دەرچوو وای کرد کە فۆرم نەدرێ بە قوتابیان و خوێندکارانی دەوری دووەم بۆ کەرکووک. دواتر لە کۆتاییە وەزارەتی خوێندنی باڵا دوێنێکە ڕەزامەندیدا دیسان فۆرم بە دەرچوانی دەوری دووەمش لە خوێندنی کوردی بدا بۆی بێبەش نەبن. و ئێستا ئەمڕۆ تەڵەبەکان هاتن لامان و فۆرمەکانمان پەسەند کردووە و دەرجەکانی تیان نووسرا و ئەیبن بۆ نووسینگەی خوێندنی باڵا. لە ڕابردوودا قوتابیانی کوردی کەرکووک گرفتیان لەگەڵ زانکۆی کەرکووک و خوێندن بە زمانی عەرەبی هەبوو، بەڵام وەرگرتنیان لە زانکۆکانی هەرێم دەبێتە دەرفەتێکی باش تا بتوانن درێژە بە خوێندن بدەن. هەوڵەکانیش بەردەوامە بۆ کردنەوەی زانکۆیەکی کوردی لە کەرکووک تا قوتابیانی کورد لەو شارە بتوانن بە زوبانی خۆیان بخوێنن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.